پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری کە ئێستا لە پەرلەمانی کوردستان و لە لیژنەی پەروەردەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بە بڕوای یاساناسان کەم و کوڕی زۆر هەیە لە ناوڕۆکی یاساکە پێویستە ئەو بارە لارەی پەروەردە هەی بۆ لە ڕابردوو ئێستا ڕاست بکرێتەوە ئەگەر پێشنیاری یاساناسان و شارەزایان بە هەندوەر نەگیرێت لە جێگەی چارەسەرکردنی کێشەکانی پەروەردە و خوێندن هێندەی دیکە دۆخی پەروەردە خراپتر دەبێت. پێویستە زۆرترین کۆڕ و کۆبوونەوەی لەسەر بکرێت بەل لەوەی پرۆژە یاساکە ببێ بە یاسایەکی پەسەندکراو لە نێو پەرلەمان و بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕابردوودا ئێمەمانان و کەسانی دیکە تێبینی و سەرنجیانە بووە لەسەر بارودۆخی پەروەردە لە هەرێمی کوردستان. ئێستا کاتی ئەوەیە ئەو سەرنجانە بخێنە ناو قانونەکانەوە بۆ ئەوەی قانونێکی بەهێز دەرچێەوە وا بکە بارودۆخی پەروەردە فێرکردن لە هەرێمی کوردستان لەو بارە لارەیە کە لە ڕابردوودا هەیبووە کە گرفتی هەبووە دەرئەنجامەکەی دیارە کە گرفتی هەبووە کاتێکە خوێندکارەکان و قوتابیەکان دەگەنە زانکۆ ئەو بارە لارە ڕاست کرێتەوە. شارەزانی پەروەردە دەڵێن هەمواری یاساکە پێویستە بەڵام بوونی ئەم پرۆژە یاسایە چارەسەری کێشەکانی پەروەردە و بۆشاییە یاساییەکانی پرۆژەکە ناکات. یەکێکی دیکە لە لایەنە خراپەکانی پرۆژەکە ئەوەیە وەکو پێویست گرنگی بە ئاینی ئیسلام نەدراوە کە ئەوەش پێچەوانەی دەستورە و پێویست بوو مادە ئاینیەکان بایەخی زیاتریان پێ بدرایە. خۆی ئەم یاسایە بەڕاستی هەر لە یاسا کۆنەکانی پێشوو وەرگتراوە کە سێ جار ئەو یاسایە دەستکاری کراوە بەڵام ئەم یاسایە هیچ ئامانجێکی تیان نییە بۆچی ئەم یاسایە دانراوە گرفتەکان چییە دەژنیشانی بکردایە دەبایە کۆمەڵی ئامانج واو کەسانی کە ئەم پرۆژە یاسایان نووسیوە دیار نییە بەڕاستی بەها هەستێکی حیزبایەتی تەسک دانراوە کۆمەڵی قەید و قووی و دیتایە بەڕاستی ڕێنمایی و یاسایان تێکەڵ کردووە هەندێک دەبایە لە ڕێنمایەکان بوترێ نەک لە یاساکەیە بێ و هەندێک وشەشەیە لە ئامانجە فەلسەفەیەکان بەڕاستی تەموشوژێکی زۆری تایە وشەی جێندەر هاتووە کە جێندەر هیچ عیلاقەی بە پرۆسەی پەروەردەوە نییە قەزێکە هەر ڕەگەزبازی و ئەوانەیە ئەمە وەکو کۆکتێلێک هاتووە لە 1970 مادەیە باسی پەروەردەی ئیسلامی هەر ناکە باسی پەروەردە ئاینیەکانەکات کە لە 1995 خەڵکی قوتابیانی کوردستان مسلمانن. سانتەری زاوی لە شاری سلێمانی گفتوگۆیەکی کراوەی بۆ بەشێک لە سەرپەرشتیارانی پەروەردەیی و یاساناسان و مامۆستایان ساز کرد. پرۆژە یاسانویەکە خرایە بەرباس و یاساناسان ڕخنەی توندیان هەبوو لە ناوڕۆکی یاسا 200 لاپەڕەیەکە و پێیان وابوو بەشێک لە بڕگەکانی کەم و کوری تێدایە و پێویستە چارەسەر بکرێت پێش ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.